تا دێت وادەی دەستپێکردنی وەرزینەوەی خوێندن نزیک دەبێتەوە. پڕۆسەی خوێندنیش سەرباری قەیرانەکانی پێشوو خەریکە وەک قەیرانێکی نوێ بەرەوکی خەڵکی دەگرێت. پەسپۆڕانی پەروەردە ئاماژە بۆ ئەوە دەکەن دەبێت حکوومەتی هەرێم بە ڕەچاوکردنی دۆخی تەندروستی و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا جیاواز لە ساڵانی ڕابردوو پلانێکی ستراتیژی بۆ خوێندنی ئەم ساڵ دابڕێژێ. بە بڕوای شارەزایان ناپڕۆژەکەی یەکێتی مامۆسایان و نالێدوانی بەرپرسانی وەزارەتی تەندروستی لە ئاستی باڵای بەرپرسیارەتی و مەترسیداری دۆخەکەدانین. ئێستا پەتای کۆرۆنا کە بووەتە هەڕەشەیەکی جدی لەسەر هەموو کۆمەڵگا هەمووان لە خەمی ئەوەدان کە ئایا چۆن لەو دۆخە پڕمەترسیدارەدا منداڵەکانیان بنێرنەوە بۆ قوتابخانە. بەو پێی زۆربەی قوتابخانەکان پۆلەکانیان لە سەروی 40 قوتابی تێدایە یاخود چەندان قوتابخانە هەن 3 دەوامیە. بەو پێیە ئەگەر قوتابێکی توش بوو لە پۆلێکدا هەبێت دەتوانێت هەموو پۆلەکە توش بکات. ئەمەش لە کاتێکدایە بە پێی ستانداردە جیهانیەکان نابێت پۆلێکی خوێندن لە 15 بۆ 25 قوتابی زیاتری تێدا بێت. بەڵام حکوومەتی هەرێم لە ڕابردوودا چارەسەری پێشوەختی ئەم کێشەیەشی نەکردووە و بیری لە بنیادنانی بینایی نوێی قوتابخانە نەکردووەتەوە. لە دوایین کۆبوونەوەیدا ئەنجومەنی وەزیرانی هەرێم بڕیاریدا وەرزیەکەمی ساڵی خوێندنی 2020 بۆ 2021 بە ئۆنلاین بەڕێوە بچێت. ئەمە لە کاتێکدایە زۆربەی وڵاتان بڕیاریان داوە پڕۆسەی خوێندن بە شێوەی ئاسایی و بە ڕەچاوکردنی ڕێنمایە تەندروستیەکان دەست پێ بکەن. هاوکات ڕێکخراوی تەندروستی جیهانیش دەڵێت هیچ ڕێگریەک لە کردنەوەی ناوەندەکانی خوێندن ناکەن. لەوبارەیەوە دکتۆر مەها تەڵعەت ڕاوێژکاری هەرێمی لە یەکەی بەرەنگاربوونەوەی نەخۆشیە گواسراوەکان لە ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕایگەیاند. ڕێکخراوەکەیان هانیکردنەوەی قوتابخانە و ناوەندەکانی خوێندن دەدات بەو مەرجەی سەلامەتی خوێندکاران تێیدا پارێزراو بێت. لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا مەها تەڵعەت لەگەڵ ئەوەی ئاماژەی بەوەش کرد ئەو دەوڵەتانی ڕۆژانە 150 بۆ 300 توشبووی نوێی تێدا تۆمار دەکرێت کردنەوەی خوێندنگاکان تێیدا سەلامەت دەبێت. وتیشی ناکرێت ژیان بە هۆی کۆرۆناوە بوەستێت. بەڵام لە هەرێمی کوردستان حکوومەت لەلایەک بڕیاری خوێندنی ئۆنلاین دەدات. لەلایەکی تریشەوە بڕیاری 5 ڕۆژدەوامی هەفتانە بۆ فەرمانبەران دەدات کە ئەمەش دژیەکیەکی ئاشکرایە. بەشێک لە مامۆسایان و قوتابیان بڕیارەکەی حکوومەتی هەرێم بۆ خوێندنی ئۆنلاین بەنامەنتیقی دەزانن و دەڵێن لەم قەیرانی بێموچەی و خراپبوونەی باریابووری خەڵکدا زۆربەی هاوڵاتیان داهاتەکانیان بەشی بژێوی ڕۆژانیان لە خۆراک و پێداویستیە سەرەتایەکان ناکات. بۆیە ئەستەمە بتوانن پێداویستیەکانی خوێندنی ئۆنلاین بۆ منداڵەکانیان دابین بکەن. بەڕای چاودێران لە ئێستادا کە حکوومەتی هەرێم موچەی مامۆسا و فەرمانبەران بە لێبڕین و دواکەوتنەوە دابەش دەکات و پێدەچێت چەند مانگێکی دیکەش موچە بە لێبڕینەوە بدات ئەستەمە مامۆسایان درێژە بە پرۆسەی خوێندن بدەن و پێدەچێت پەنا بۆ بایکۆت و خۆپیشاندان بەرن. حکوومەتی هەرێمیش لە ڕێگەی بڕیاری بە ئۆنلاینکردنی خوێندن دەیەوێت ڕێگە لە ناڕەزایی بگرێت و لە بایکۆت و داواکاری مامۆسایانیش بۆ مافی موچە بێمنەت بێت.